ئەو ئاگرە گەورەی لە کارگەی جبز لە کۆمەلگای پیرزین لە شاری هەولێر هەبوو کۆنتڕۆل کرا. سڵاوتان لێ بێت ئەحمەد هەرکیم لە شوێنی ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی ئەم بەرەبەیانەم لە شاری هەولێر و لە کۆمەلگای پیرزین بە دیاریکراوی کە کارگەیەکی جبز بوو کاتژمێر 5 بەرەبەیان ئاگری گرت و دووکەلێکی ڕەش ئاسمانی شاری هەولێری داپۆشی. کەمێک لەمەوبار دوای هەوڵدانێکی زۆر و ماندووبوونێکی زۆر لە دەیان ڕێگەی جیاواز و بە دەیان تەکنیکی جۆرا و جۆر تیمەکانی بەرگری شارستانی هەولێر توانیان ئاگری ئەم کۆگایە یاخود ئەم بڵێم معاملەی جبسە کۆنتڕۆل بکەن، ئەم کارگەی جبسە کۆنتڕۆل بکەن و کۆتایی پێبێت ئێستا لە خۆناغی ساردکردنەوەدان. ئەوەی دەبینن ئێستا تیمەکانی بەرگری شارستانی لە ڕێگەی دەیان ئامێری جۆرا و جۆرەوە خەلیکی کۆنتڕۆلکردنی ئەو پاشمەوەی ئاگرن کە هەن لە هەندێک شوێن ئاگر بەرز دەبێتەوە ناوە بە ناوە و دووبارە سەر هەڵدەداتەوە دوای ئەوەی کە کۆنتڕۆل دەکرێت، بەڵام ئەوەی هەیە بەپێی بڵێم ئەو تەکنیکانەی کە بەرگری شارستانی هەولێر باسییان لێوە کرد و تەبێژەکەی ئاماژەی پێکرد لەبەر ئەوەی ئاگرەکە لە شوێنێکی چەقبەست و کۆکراوەتەوە خەریکی ساردکردنەوە کۆنتڕۆلکردنی ئەمەی هەیە لایلۆن و دەبەیە کە تاوەتەوە و کۆنتڕۆلکردنی زەحمەتە خۆی دەبێت تۆزێک کاتی پێویستە تاوەکو دەسووتێتن و کۆنتڕۆل دەکرێت، بەڵام ئەوەی هەبوو ئەو دووکە لە ڕەشەی لە بەرەبەیانی ئەمڕۆ شاری هەولێری داپۆشی ئێستا کپ کراوە ئاگرەکە نەماوە ئاگرەکە زۆر کەم بووتەوە لە چەند شوێنێک دەبینین ئاگری کەم بەدی دەکرێت، بەڵام بەم ڕادەیەنە وتەبێژی بەرگری شارستانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بە میدیاکاران و بە دەستگاه میدیایەکانی ڕاگەیاندکەوە ئاگرەکە بە تەواوی کۆنتڕۆل کراوە. خۆشبەختانە ئەم ئاگرەی ئەمڕۆ هەبوو لە شاری هەولێر هیچ زەرەر و زیانێکی گیانی نەبوو، ئەوەی هەیە زیانێکی زۆری مادی بەر شوێنەکە کەوتوەوە بەهۆی لێکەوتەی ئەو دووکە لە ڕەشەی ئەمڕۆ ئاسمانی شاری هەولێری داپۆشی بوو. چەند قوتابخانەیەک و باخچەیەکی ساوایانی مناڵان دەوامەکانیان ڕاگرت و منداڵان و قوتابیانە ناردەوە ماڵەوە بوو سەلامەتی خۆیان. ئەمەی هەبوو ئەمە بوو کە دوایین زانیاری بوو لە ڕێگەی پایتەخت میدیاوە بە بینەرەکانی خۆمان ڕاگەیاند ئێستا ئاگری کارگەی جبسی کۆمەلگای پیرزین کۆنتڕۆل کراوە.